پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. کەسێ بەتەمای چاکسازی لەم دەسەڵاتەیە بکەم، بەس خەوە بینێ. نەریتێکی شۆڕژێرانە، نەریتێک کە لە خوارەوە خەلیکە بنیاتی کۆمەلگایان. نەک هەر دەسەڵات ناتوانێت جا بە کێشەی ژناباتەوە بەڕۆ حتا بەڕێوەبەراتەکانی خۆشیان کەوتونەتە ژێر پرسیارەوانە. بۆ بیستنی بۆچوون و تێڕوانینی جیاواز و دژەباو، بۆ خستنە ڕۆی دنگی مرۆیی و یەکسانی خوازی. بۆ ئەم سیستەمەکە 83 خوێندکار دێک بۆدا بخوێنێت. ئەم ناوانە دروستە بۆیان تەنها ناوی حکوومەت دروست نییە بۆیان. چەک و پارەیان لەسەنیتەوە معناژی نامێنە ئیتر. چارەسەری بنەڕەتی بۆ کێشەی خەڵکی کوردستان وەلانانی ئەم دەسەڵاتەیە. هێنانە پێشەوەی دنگی ناڕزایەتیە جەماوەریەکان و بڵندگۆیەک بۆ هەڵسوڕاوانی. هێناوە بەهۆی خۆپشاندانەکانەوە بۆ بەهۆی خۆڕاگری خەڵک و ئیرادەی خەڵکەوە بۆ کەوە دەسێنراوە. بێکارانە بە ئەودەسێکی کەم ئیشەکەن و ماگانە موچەکانیان پێنادن. جاری وازات خەڵک تونتر ئەبێ. ئەگەر مەترسیەک هەبێ لەسەر هەرێمدا یەکێتی و پارتی بۆ خود یەکێتی و پارتی مەترسی وڵاتەکانی مەنتیقەشیان بۆ سەر هەرێم زیاد کردووە. خستنەڕووی واقعیەتی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنی ساختە و پەردە هەڵماڵین لەسەر نیازیان. خۆشحاڵی هەبێ بەوەی کە هیچ ریفۆرم و چاکسازیەک و بەقازاتی خەڵک لەلایەن ئەمانەوە بکرێت. مێژوویەک و کارنامەیەکی قوڵیان هەیە لەسەر ملهوڕی، لەسەر چەکڕاکێشان، لەسەر تعداکردن لەسەر خەڵک. ئەمانە دژمنی خەڵکی کوردستان بوونە لە پشتیان لە خەڵکی کوردستان کردووە. دێماسیەکی پەرشە بەسەر چینی کرێکار و بەشە زۆرەکانی چینی کرێکار و هەموو کۆمەلگایە پەرزیان کردووە. بۆ تاو توێکردنی ئەو بابەتانەی کەمتر لە میدیاکانەوە دەبیسترێن، بەشێکی زۆری لە حیزبات چەپ و کۆمۆنیستەکانی دنیا و هەروەها بەشێک لە هەڵبژاردەکانی ئەوروپا ناڕەزایەتیان دەربڕی. مینەکانی تاوانی دروست کردووە تاوان ئەنجامە دەسەڵاتی چەکداری میلیشیای حزابی میلیشیای لە کوردستان. خەڵک لەلایەکۆ قەویترە، سازمانی تەیارکردە، ڕادیکاڵترە. بۆ نیشاندانی ڕێگەی ڕزگاری خەڵکی، پێشەنگ TV هەموو ڕۆژانێکی چوارشەممان کاتژمێر 9 شەو بە کاتی کوردستان ڕاستەوخۆ بەخشی بەرنامەکانی دەکات. شەرمەزار نابێ ئەو هەموو جەنەراڵە مقەبایە لە ناو شارەکەی خۆیان بینێ بە ئەنواع و ئەشکال چەکی ئەسلحەی قورسەوە طەبیعیە بەلایەن. یەکەمین جارە لە کوردستان کرێکاران خۆیان دەستبەرن بۆ مەراسیم و چالاکی یەکیایە. شۆڕش تەنها ڕێگەیە، هەڵسانی خەڵک ڕاپەڕین و خۆشانی جەمالی تەنها ڕێگەیە کە ئەڵتەرنەتیڤێک دابینکە. لە فەیسبوک، یوتیوب، ئینستاگرام، تویتەر و تیکتۆک فۆلۆمان بکەن. بەرنامە و گرتە ڤیدیۆیەکان ببینن. پێشەنگ TV پێکەوە بۆ گۆڕانکاری، پێکەوە بۆ ئازادی و یەکسانی. لە چەند ڕۆژی ڕابردوودا بڕیار بوو کە مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی کۆبوونەوە بکەن، بەڵام ئەو کۆبوونەوەکە تا کۆتایی نەڕۆی بەو هۆیەوەی کە سەرۆکی یەکێتی نیشتیمانی نیگەران بوو لە قسەیەکی ئەندامی کۆمیتەی ناوەندی پارتی کە باسی لەوە کردبوو یەکێتی دەبێت ئەوە قبوڵکە ئەو هێزەی جارانی نەماوە، بەڵام دواتر سەرۆکی یەکێتی وتی کە یەکێتی هێزە. ئەگەر بۆچوونی خۆتان سەبارەت بەم لێدوانانە یەکێتی هەمان موقعەتی جارانی نەماوە، ئەمە مانای چییە کە دەڵێت یەکێتی هێزە؟ شتێک کە زۆر ڕوون و ئاشکرایە، بەبووش من شخصی خۆم لێکدانی خۆم بەر لەوەی کە نەتائجی کۆبوونەوەکە بن بەدەستەوە، ئەمە دووەم کۆبوونەوەیانە لە بینی سەکردایەتی پارتی و سەکردایەتی یەکێتیە. ئەگەر سەیری تەوازنەکە بکەی، سەری هاوسەنگەکە بکەی، جۆرێک سەرکردایەتی یەکێتی مەجبوری پێوە دیارە، زۆر ڕۆشن و زۆر ئەتوانین بیسەرمێنین. بە چ مانایەک تۆ سێری کە لەلایەن یەکێتیەوە سەرۆکی یەکێتی تاڤڵ چۆتە ناو کۆبوونەوەکە و ئەو ڕێئاسی کۆبوونەوەکە و ئەو کەمە شخصی ئەساسیە لە ناو ئەو کۆبوونەیە. بەڵام لەم دوو کۆبوونەوەیە نە مەسعود نە مەسرور نە نێژبرانبازی بنەماڵی بارزانی هیچیان لەو کۆبوونەیە نەبوون. ئەمە دابەزینی بێعتیبارکردنی یەکێتی نیشتیمانی سەرۆکەکەیەتی و خودی باڤێڵ و سەرکردایەتیەتی ئەمەیان قبوڵ کردووە لەباری بۆ بە جۆرێک ئەو کەسانی کە لە
نمایندەی پارتیان کردووە لە کۆبوونەوە دەرەجە دوون ئەشخاصی صاحب صلاحیت نین صاحب قسە نین ناتوان صاحب قەرار نین بە معنایەک ناتوان لەوێ اتفاقات بکەن بێ هەچ ڕێکەوتنێکی بکەن و باوڵ و سەرکردایەت چێ بڵێ ئەبێ ئەوان گەڕێنەوە بزانن بنەماڵی بارزانی چێڵێن بۆچی بنەماڵ بارزانی لەگەڵ ئەمانە دانانیشن ئەوە بێعتبارکردنی مەکانە و جێگە و ڕێگە و هاوسەنی هێزی یەکێتی نیشتمانیە یعنی یەکێتیش بە بۆچی من ئەمەی قبول کردووە کە جا کۆبوونەوەکە نەگەیشتە ئەنجامێک یاخو ڕایگانۆ کە بە شکست گەیشتووە یاخو بە جۆرە گەڵێن نزیکی لەیەکە و هەڵەتە نزیک لەوەی کە پارتی هەوڵات تەنازولی گەورەتریان پێ بکە و ئەمانش ئەیانە جۆرە ئەو هاژوژەی کە باڵێکە لەسەرەوەی هێزین و لەسەرەوەی کە مێژووین و لەسەر هەر قسانێکێکە من وابشان با کە جێگە و ڕێگەی کۆنی خۆی ماوە و بەڵام لە هاوکێشەی سیاسی ناوچەکەیە لە زۆر شتایەکێتی و جێگە و ڕێگەی نەماوە لە چەند بۆچینی من حتا لە زمانی جەلال تاڵبانیان ئەو موقعەتی یەکێتی لە مقابلی باڵادەستی پارتیا لە مقابلەوەی کە پارتی هێزی یەکەم و لە زمانی ماجەلالیشە ئەوە بە ئاشکرا دەکەوت بە تایبەتی لە اتفاقی استراتیژی و اتفاقی استراتیژی هەڵەشان و اتفاقی استراتیژی کە خودی جەلال تاڵبانی بۆچینی من جۆرێک درک بەمە ئاعتراف بەمەی نیشانناوە بەڵام ئێستا واقعەتی تەنازولەکانی یەکێتی و مەجبوری یەکێتی بۆ پارتی هەرەوە دەرەخا چون بۆم کۆبوونەوەی مەجبوریە ناچاریەکە بەڵام دیارە تەڵەبەکانی داواکانی پارتی دیموکراتی کوردستان زۆر زیاتر لەوەی کە بەسەرکێتیا کە ناتوانێت هەم بخۆ بکەن واقعەتی مامەڵەی پارتیش لەگەڵ ئەم پرسەیە ئەم مەسەلەیە هەوڵدانە بۆ بچووکردنەوەی زیاتر یەکێتی هەوڵدانە بۆ کۆتایهێنان بە دەسەڵاتی یەکێتی هەوڵدانە بۆی کە یەکێتی سیاستەکانی پارتی قبولکە بەڵام لاما کاتە یەکێتیش ئێستا لەم ئاڵگۆڕانی کە لە قسەکانی پێشووترە ئاماژەم پێکرد ئەو موقعەتی کە هەیەی سێرەکەی جۆرێک ئاراستەی ئەوەی گۆڕیوە کە تەوافقی تەوا لەگەڵ پارتیا بکە بەڵکو تەسلیم بە سیاسەتی ئێران تەسلیم بە سیاسەتی حکوومەتی عێراق و حتا جۆرێک بۆی کە ئەم دابشکردنی کە هەیە لە بینی زۆری سەڵ و زۆری زەردا فراوانتری کا بە معناوەی کە ئیدارەیەک بە جۆرێک توان بڵێ مێکێتی لایەنگری مرکزی بوونەوەی عێراق حکومەتی مەکەوە خۆی ببێ بەشێک لەوەی کە ئایا مەسەرەن لە سلێمانی و هەڵەبجە و نازانم کوێی کەشی بنە ئیداری بکە نەگوەکو حکومەت وەکو محافظ وەکو ئیمکانات یا وەزارەت کە لە بەغاوەریگرێ ئەمانە هەمووی ئاراستەیەکن هەن بەڵام بەکوێگان نامەعلومە بەڵام یەکێتی چۆتەنەوە ئەم گەمە سیاسی گەمەی یاری سیاسیەوە چۆتەنەوە ئەم اتفاقاتەوە ئەمە بەکوێگان معلوم نییە چونکە لە ئەما کاتەوە کووتم تورکیا سیاسەتی خۆی لە ناوچەکەیە ڕقابەتی لەگەڵ ئێرانە هەیە و پارتی دیموکراتی کوردستان چۆتە پاڵ ئەو سیاسەت و بەرژەوەندیانەی کە تورکیا لە ناوچەکەیە پیادەیەەکە ئەمە واقعەتیوەیە یعنی بەڵام ئەبێ بە ئاشکرا دیارە من دێڵێم یەکێتی خۆی قبولێکە نایکەکەیتی خۆیەتی لە هاوسەنی هێزیە نەک لە بەرامبەر پارتیا لە بەرامبەر حکومەتی عێراقیشە لە ناوچەکەیە ئەو جێگە و ڕێگە و مەکانەیە کە پێشتر لە زۆنی سەوزا باڵا دەستبوو کە ماوێتی ئەو جێگەی هەیە بەڵام ناتوانێت لە معادلاتی سیاسیە ئەو جێگە و ڕێگەی هەیە کە بتوانێت و پارتی بکە بۆیە مەسەن بەشێکە لەوەی کە جێگە و ڕێگەی ئەو قواری هەرمی بچوو کردێتەوە بەما کاتە تەنازولاتێکیش کێسە پارتیژێت ئەو جێگە و ڕێگەی کۆنتری نییە بەتابەتی لە دوای شانزەی ئاپەوە لە بەتابەتی دوای ڕفراندوم دوای ئەو پاشەکشەی کە پێیان کرد لە ڕفراندومە یاوی هەتا بە تەوافق توانی پارێزگاری لە هەولێرەکان نەک بۆن بەهێزەکانی پیانە بیکە و ئەویش مەسەمڕین جۆرێک ئەو جێگە و ڕێگەی جارانی نەماوە کە پێشتر بوو بەتابەتی لەم ئاراستە سیاسی کە ئێستا هەیە باریش زۆر کشاوتە دووە بەڵام لە مقابلی یەکێتیە هەر باڵا دەستن و بڵین هاوسەنگەکە بە قازانجیەوە بەرحاصل ئەمە وەقایی ئێسەی کوردستانە کە ئاراستەکانی بەرەوچۆڕا و یەکەم ئەو ئاڵوگۆڕانەی کە لە ناوچەکەیان مەترەحە دووەم خودی ئەو هاوسەنگی سیاسیانەیە کە بەرەوچۆوێ بن و دووش وجودی هێزی میلیشیا مەقبولێتی نامێنێت لە ئاسی عالمیە و لە ئاسی مەتەقەیە و حتا لە اعتراضاتی جەماوەریشە اعتراضاتی جەماوەری مەسەلەیەکە کە عموماً ئەم دوو هێزە بوونەتە جێگەی نامەقبولێتی نامەقبولی تەواوی خەڵک کە خەڵک ئەم دوو دەسەڵاتە
پێی وایە ئەبێ کۆتایی بێ حتا لە ئاسێکایە کەم قسێژەکەم ئەگەر خەڵک خۆی نتوانێت ئەم ئەترازاتانی بەخۆتکە و سازمانی با و ئەم دەسەڵاتە بخێرێ بەڵام بۆی مهم نییە لە خەڵک ڕۆژانی بیستین کە هەتا ئەگە حکومەتی عێراق بێ پاڵی بمانەوە برێ بۆ خەڵک گرنگ نیە ئەمەنە بێزارە لەم دەسەڵاتە یعنی ئاڵوگۆڕەکان بە جۆرێکە کە ئەترازاتی خەڵک دەورە بینێ واقعیەتی جیهانی دەورە بینێ و حکومەتی مرکزی مکانێک کە حکومەتی مرکزی ئەوێ بۆ سازماندەر و سەرمایە گوزاری لە عێراقا بە جۆری چکە بڕوا جێگەورەکەی یعنی جۆرە بەشێکە لە واقعیەتی و ئاڵگۆڕانی کە مەطرحن المهم لە کۆتایی لەم بارەیە ئەگەبین خودی ئەو هێزە سیاسیانە بۆ خۆشیان چاوەڕوانین یەکێک لە خراپترین تەسەورێک یا خراپترین پێگەیەک کە هێزی سیاسی پیشانی با لە ئاقار و پلانی سیاسە ئەوەیە کە لە چاوەڕوانیە بێت چاوەڕوانی کوشندەیە بۆ هەر هێزێکی سیاسی بۆ چونی من هێزە سیاسەکان پارتی یەکێتی حتا بە جۆرێکیش پێکێنانی حکومەتی عێراقی بەخۆی لەگەڵ لە مقابلی ئەو ئاڵوگۆڕانی کە لە مەتەقەیە لە مقابلی ئەو چێشمەکێشی لە نێوان وڵاتانی زێزی دینیا وڵاتانی ناوچەکەیە هەیە خسوویتە چاوەڕانێکە و قەدەر بەدەست خۆیان نییە واتە بە شێوەیەکتر ئەوان ئاماژە بۆ ئەوەکەن کابێت ئازادی سنوورێکی بۆ هەبێت و ئازادی کەسی بەرامبەر لێوە دەست پێکە کە ئازادی کەسێکی تر کۆتایی دێت چەندشتان لەسەر ئەمە چی ئەکرێ ئازادی بێقەید شەرتی سیاسی و ڕادەربڕی مەترسیدار بێت بە بڕوای من ئازادی ناکرێ پارچە پارچە بکرێ ئازادیە ناکرێ پارچە پارچە بکرێت ئەگەر قرار بێ من مثلەن ئازادی خۆم بکمە فیدای مثلەن ئەوەی کە نەبا کەسێک مثلەن شعوری مثلەن ئەوەی کە پێی مقدسە مثلەن بکەوێتە ژێر پرسیارەوە ئیتر لێرەدا مثلەن بەڕاستی مەفهومی ئازادی و معنای ئازادی لە ژیانی بنا لە ژیانی ئەم بەشەرانەیە کۆتایی پێدێت ئەمە خۆی لە ڕاستیە یعنی ئازادی من یان ئازادی با بڵین دەربڕین و گزارش لە خۆکردنی من شەرتی ئەوە نییە دەمی کەسێکی تر ببەستێلەوەی کە ئەو بەرامبەر بە من یان بەرامبەر بەو شتێک کە من باوەڕم پێێتی چی دەڵێ و چۆن ڕەتی دەکاتەوە بەو معنایە یان چۆن مەسەلەن ڕەخنەی لێگرێت جوێنی پێدا سوەتی بیەکاییان نایکات خودی ئەسلی ئازادی دەربڕین ئازادی ڕەخنە ئازادی گزارش لە خۆکردن قرار نییە مەسەلەن مانای ئەوە بێ مەسەلەن من بۆنمونە ئازادی کەسێکی قەومی مەسەلەن کە پێی وایە بەشەر موجودێکی قەومیە یان ئازادی کەسێکی مەذهبی کە پێی وابێ متدەین یان مسلمانێک کە پێی وایە مسلمانێکی سیاسیم کە پێی وایە کە مەسەلەن ئازادیەکانی ئەو مقدسە مەسەلەن کۆتایی پێبێەوە لێرەدا تەواو ببێ نەخێر بەو شێوەیە نییە ئەم تەناقوزە یان دروستکردنی ئەم دووبەرەیە ئەگەر من ئازادم ئازادی ئەو لەژێر پرسیاردایە لە ڕاستیدا بۆ ئەوەیە کە سەرکوتی ئازادی لەلایەن ئەو کەسانەی کە ئەم جۆرە شەرتانە ئەو جۆرە مەرجانە دائەنێن و دای ئەسەپێنن پاساو بداوە مەشروعیەتی پێ بدات ئەگەر نا هەمومان ئازادین دنیا ئازادە بەشەر ئازادە چۆن گزارش لە خۆی ئەکات چی پێ باشە بەو شێوەی کە بە دروستی ئەزانێ گزارشی لێ بکە و تعبیری لێ بکە بە هەمان شێوەش بۆ ئەوش هەمان ئەو مافە هەیە ئەو مافە بە هەمان شێوە بۆ ئەوش هەیە تا جگای کە وەکو فەرق خەریکە مەسەلەن ممارەسەی ئەو مافە دەکات تا ئەو جێگایە کە ئەو لە میکانیزمی دەوڵەت و سەرکوت و ئەوانە بۆ داسەپاندنی مەسەلەن بیر و باوەڕەکانی خۆی کەڵک وەرناگرێت بۆ مانایە هەردووک ئەم بەری ئەم تەسەورە لە هەلومەرجێکی یەکساندا دەتوانن گزارش لەوە بکەن کە باوەڕیان پێوتی ئەگەر ئێمە مەسەلەکە بەم شێوەیە لە ئاستا هەرە ئەساسیەکەیدا نەڕەتیەکەیدا وەربگریت ئەمە بەو جۆرەیە نەک بەو جۆرێک کە ئەگەر من ئازاد بم بۆ معنایە ئازادی تۆ کۆتایی پێدێ بۆ مەسەلەن من ڕەخنە لە بیر و باوەڕی تۆ ئەگەر ڕەخنە لە بیر و باوەڕی هەر کەسێکی تر ئەگەر مقدساتی تۆ گاڵتە بۆ مقدساتی تۆ ئەەکەم لەکوێ مەسەلەن قەرارە ئەمە مانای بەو مانایە بێت کە ئازادی تۆ مەحدود کرد بێتەوە لەوەی کە تۆ بە مقابل
چی ئەڵێ چی بە من ئەڵێ و چۆن سوکایەتی حتا بۆ معنای بڵین بە مقدساتی من دەکەی یان ناکەی ئەگەر چی بۆ ئێمە ئازادی مقدسە ئەفلی ئێمە ئازادی ئازادژیان ئازاد دەپڕینە ئازاد گزارش لە خۆکردنە ئەمە قرار نییە بڵین تاپۆ بکرێت لەسەر فئەیەکی دیاریکراو بە بیر و باوەڕەشی دیاریکراو نەخێر لەسەر ئازادی وەکو باسم کرد ئەسڵێکی بنەڕەتیە کە ناکرێت پارچە پارچە بکرێت ئەمڕۆ مەسەلەن بەشێکی بڵێ ئەمڕۆ بە خاتری ئەوەی مەسەلەن کابرا مەسەلەن ممکنە باوەڕی بە جۆرێک لە خوڕافە هەبێت یان بە جۆرێک لە مەسەلەن بە نیشتیمان مقدسی نیشتیمانی هەبێت یا بە مقدسی مەسەلەن دینی هەبێت پێینەکەی خۆی قسەکەی خۆی ئەو جۆرێکە خۆی پێی باشە کەمی کاتەوە بە شێوەیەکی نیوە و ناچڵ و بە ئەمە ئەگەرەوە بیڵێت ئەمەی کە ئەوترێت تەکلیفە بۆ ئەوەی کە تۆ ئەکە بەشەر ئازاد نبێ ئەم ئازادیەی نەبێ ئەم ئازادی ممارەسەکردنی و پیادەکردنی تەواوی پڕتەواو و پڕبەپڕی ئەو ئازادیەی نەبێت ئەگەر نابۆچی ئەم مەرجەدان من ئەنووسم تۆ ئەنووسی ئەو قسەکات تۆ قسەکەی ئەو میکانیزمانەی کە کۆمەلگا فراهەمی کردو بۆ ئەوەی ئەم بزوتنەوانە ئەم کەسانە کە مەسەر منڕایەتی دیدگا و تێگەشتن و ڕێگەچارەی جیاجێ ئەکەن بۆ مەسەلەکانی ئەو کۆمەلگایە مەسەلەکانی پەیوەند بە ئازادی ئەو کۆمەلگایە یانەوەی کە بۆچی کۆمەلگا دەبێ وا بژێ و وانەژێت ئیسفۆ لە ڕێگەی ئەو میکانیزمانەوە کەڵکی لێوەردەگرین بەڵام دنیا دیارە دنیای ئەمڕۆ دنیایەکی تەبەقاتی و چینایەتیە بەشێکەی لەسەرەوە مقدساتەکانەی داناوە بەشەری مەحدود کردوێتەوە 1001 قەیدبندی داناوە بۆی کە بەشەر ئازاد نەبێ لە چوارچێوێکی کە بسکرابێت و کۆنتڕۆڵ کرابێت و هەمیشە ترسی ئەوەی لەسەر بێت نەبادە ئەگەر بە شێوەیەک لە شێوەکان هەڵس و کەوتی کرد گەر بە شێوەیەک لە شێوەکان مەسەلەن گزارشی لە خۆی کرد ئەم ئەخلاقیات و ئەم سیستەمە فەرهەنگی و ئەخلاقیە و حقوقی ئەمڕۆ هەتا ئایدۆلۆژی ئەمڕۆ لەسەر ئازادنەژیانێکی گشتی تر و نەڕەتی تر دامەزراوە بچێتە ژێر پرسیارەوە. ئەو مەلایانەی کە لەسەرمە وەڵامیان داوەتەوە دەڵێن ئێمە باسمان نەکردو لەوەی کە ئێستا ئەم کارانە بکرێت بەڵکو باز لە سەردەمێک دەکەین کە حکمی ئیسلامی لە ئارادا و ئەبێ حاکمیش بڕیار بدا واتە باز لەوە دەکەن کە ئەو دەسەڵاتی کە لە ئێستا لە کوردستاندا هەیە حکمی ئیسلامی نییە بەڵکو ئەلمانیە و ئەو وتارانەی کە ئەوترێت ئەو کارانی کە ئەبێت جێبەجێ بکرێت بۆ سەردەمێک ئەگەڕێتەوە کە تەواو حکمی ئیسلامیە و بەپی حاکمی ئیسلامیش ئەنجام ئەدرێت سەرشتان لەسەرم ڕوونکردنەوەی زانین چۆن بە بڕۆیم ئەمە نوعێک خۆت دەرباسکردنە لەوەی کە ئەمان بەشدانە جەریمەکەی ئەوان فتوایە ئاتا ئەمە جۆرێکە لە فتوادان ئەمەی کە ئەگەر حاکم ئیسلام بێت و حاکم قەراربات یعنی باشە لە دینەکەتا هەیە ئەڵێ ملحید کافر ئەوەی کە بڕۆی بەخوانیوە بکوژرێ هەیە لە دینەکە هەیە ئەو کاتە تەنها حاکمەکەوەی کە بە سیفەتێکی قانونیات یعنی سیفەتێکی قانونی بە شەرعەکە بەڵام ئێستا مەلاکان ئێستا فتوادەرەکان ئێستا باخوازەکان خوان فتواکە ئەیان جاو کاتە حتمەن وەکو کوتم کەسێکی ئیسلامی کە تا مێشکی ئاخراوە بە تیرۆر و بە تڕەهاتی ئیسلامی دواکەوت و ئیسلامی ئەچە جەریمەکەکە ئەمە بە بڕوای من نوعێک لە هینێکە چۆن تەبریە خۆ تەبریەکردنە لە بەرامبەر مەسئولیەتێکی قانونیە کە ڕوبەڕووی ئەوان بۆتەوە ئەمە هیچ پاکانەیەک ناخوات ئەوان بانگەوازی تیرۆریان کردووە هەتا بەمەش کە ئەڵێن ئەمە یعنی ئەوان تەییدەکەن کە کەسێکەر ملحیدەوێ بکوژرێ بەڵام ئەبێ حاکمی ئیسلام بڵێ لە شەرعەکەتا هەیە ئەمە ینی تۆ قەناعەت بەمە هەیە جا ئەوەی کە ئەمڕۆ بۆ جێوەجێ ناکرێ لەبەرەوەی کە پێت مەسئولیەتێکی قانونی لەسەر شانی خۆ وەکو نەجادەی مەلا هەڵە خۆی نەجادات بەڵام جەریمەکە بە کەسێکی ترەکە مەلا فڵان کەس خۆی نەجاتە بەڵام جەریمەکە بە پێڕەوەکانیەکە ئەمانە درۆکەن بە بڕای من خۆیان بە خەڵکە نەکبەتەکە بەو خەڵکەی کە باڵێن مێشکی ئاخراوە بە تۆڵەهاتی ئیسلامی بۆ گەناوەکانی ئەمان ژەهراوەکانی ئەمانی چۆتە مێشکۆ جەریمەکانەکەن
حتما ئەمان خوان تەبرێکە تۆ دیقەت بە کاتی خۆش شەڕی ناوخۆم و مەسعود بەرزانی جەلال تاڵبانی تیان ئێمە وەڵای ئێمە خەتامانی وەڵای ئێمە شەڕمان نەکردووە وەڵای ئێمە خەتای خەڵکی ترە خەتای پێشمەرگەی خەڵکەکانی خوارەوە کێ بڕوا بەم قساکە لە کاتێکا کە خودی شەڕەکانی ئەمان خودی کەس یەکەم یەکێتی و پارتی مەسعود بەرزانی جەلال تاڵبانی هەڵکی سێنەی شەڕەکانی بینی پارتی وەکێتی بوون بەڵام من خۆم بیرمێت هەتا مەسعود بەرزانی بەگاڵتەوەی ئیمام جەلال ئەرێ کلیلی یاشی لە گیرفانی توانیە لە نەوەکانە کە باسییان کردوانە هەموو شتێ بەدەست دوانەیە بەڕای من جۆرێک لە ساختە چێتیە زۆرێک لە کڵاوبازیە ئەمانە بە بڕای من مجریمن ئەو کەسەیە و جەریمەی کردو ئەو کوڕی کوشتووە چەند مجریمە ئەوانەی کە فتوایان ناوە کە هەتا بەم جۆرەش تەبریدینەکە بەڕای من مجریمە ئەمانە ئەوەی کاڵێت حکمی شەرع بەپێی حکمی شەرع دەسەڵاتی ئیسلامی حکمیوان بە و حاکمی ئیسلامی کە بەڵام لە دینەکەیە ئەڵێ ئەوەی کە مرتەدە ئەمرەکەی کوشتنە یعنی ئەگەر کەسێک مسلمان و دین بێت ئەمرەکەی کوشتنە جاکێ جێبەجێکات ئەماڵیەگرێ بە حساب بۆ حاکمی ئیسلام بەڵام ێسم برادرە بۆی جێبەجێکە فتواکەی بۆ پێم وایە کەمانە هەمووی کڵاوبازیە خۆڵکردنە چاوە ئەبێت ئەمانە لەلایەن خەڵکی ئازادی خوازەوە بەر لەوەی کە ئەم کوڕەم هێرشی ناوەوەی کە و جەریمەی کردووە بەر لەوەی ئەو تاوانبار بێت و بکرێتە سجنەوە لە سجنا سزای خۆگرێ بەڵام ئەبێ فتوادەرەکان ئەمانە زیندانی بکرێن چونکە ئەمانە هاندەری دەیان گەنجی ترن کە ئەم جەریمایەکەن ئەمانە قومبەلەیەکن بۆمبێکن کە تەوقیتکراون لە هەر کاتێکە زەفیرتان بڵاما دەبێت هەلومەتیان بڵاما دەبێت ئەمانە توان کارەسات بنێنەوە تالیبان و چوزانم شەباب ئیسلام و ئەمانە هەمویان هەتا جمهوری ئیسلامی و داعش و ئەمانە هەمویان بەشێک بوون لەو هینەی لەو بۆ گەناوە ئیسلام کە لە هەلومەتێکی دیاری کراوە پەروەردە کراون هاندراون تەسلیح کراون و دوایی کارەساتیان ناوەتەوە ئەمانە بە بڕوای من ئەگەر جڵەو نەکرێن لەلایەن خەڵکی ئازادی خوازی کوردستانەوە خەتەرناکن و دەسەڵات ئیشی بەمانەیە دەسەڵات بڕاوەتەوە بەڕای من دەسەڵاتی یەکێتی و پارتی بڕاونەتەوە لە بەرامبەر خەڵکان ومێدیان بە خەڵک نەماوە ئەزان خەڵک هەج ڕۆژە بێت فرسەتی بێ ئایان ڕوخێنێ بۆیە ئەیانێ بۆ گەناوی دروستکەن کە کارەسات ڕووبات وە خەڵک بە هیچ شوێک نەتوانێت کە دەست بۆ ینی زای جۆرە هەموو جۆرانگای بەرەو پێشەوە کە لە بەرژۆنی خەڵکی زەرەریەوانە بۆیە هەچی بۆ گەناو هەچی زەرکاوە ئەمان بەڕووی خەڵکایکەن بۆی خەڵک لەو زەرکاوە بچەقێ و کارەسات و مەرگەسات ڕوبەروی خەڵک بێتەوە دەڵێت کە لە کوردستاندا دوو بزوتنەوەی کۆمەڵایەتی پێگەی بەهێزیان هەبووە چەپ لەگەڵ ناسیۆنالیزمی کورد دیارم بەستان لەوەیە کە ئیسلامی سیاسی لە کۆمەڵگەی کوردستاندا لە دەیەکانی ڕابردووە پێگەیەکی بەهێزیان نەبووە بەڵام لە 30 ساڵی ڕابردووە بەوەی کە ئەم وڵاتانە کۆمەکیان کردوون یەکێتی و پارتی لە دەسەڵاتە شەریکیان کردوون ئەوەی کە ئەم مزگەوتانیان کردوێتەوە ئەوەی کە کەناڵی ڕاگەیاندنی گەورەیان هەیە نەیانتوانی لە ماوەیەدا یعنی بتوانن ئەگەرلانی کەم بزوتنەوەیەکی کۆمەڵایەتی ژنەبن و پێگەیەکی بەهێز دروست نەکەن زەمینەی ئەویان خۆش نەکردوێکە ئیتر گۆڕانکاری بەسەر ئەم مێژوایە بێت و ئیسلامی سیاسی ببێتە بزوتنەوەیەکی پێگە بەهێزی کۆمەڵگەی کوردستان بە تایبەتی کە لەو سەردەمۆلانی کەم جیلێک گۆڕاوە زانی چۆنە کۆمەڵگەی کوردستان کۆمەڵگەیە کە 2 میلیشیا بڕێوەیە بە نە حکوومەت هەیە نە قانون هەیە نە هیچ شتێک هەیە هەر کەس بۆ خۆی لە منتیقەی زەرد و سەوز بەهێزی میلیشیا بەچەک ئەمە هەموو کەسێک گەزانێت و زۆر جارسەرانی بزوتنەوەی کوردایەتی خۆشیان چ لە یەکێتی چ لە پارتیان حقیقەتە ناشارنەوە ئێڵێن بەڵام دەسەڵاتی فاشلی یەکێتی و پارتی لە 30 ساڵی ڕابردووە ئەگەر هێزێکی وەکو ئیسلامی سیاسی زەمینەی کۆمەڵایەتی ببوایە ریزەکانی یەکێتی و پارتی یان با بڵێن مێژووی 30 ساڵی ڕابردووی یەکێتی و پارتی شکستە یەک لە دوای یەکەکانیان ئەو شەبەقانەی کە لە نێو ریزەکانیان هەیە ئەمەندە هێزی ئەمەندە بواری ئەوەی هەیە کە هێزێکی وەکو ئیسلامی سیاسی بتوانێت ببێ بە بەدیلی ئەو لە ئیمکانات کەمی نەهێناوە لە تەلەڤیزۆن هەیە کەمی نەهێناوە قانونی ئەحوالی شخصی عێراقیە بە قازانجی ئەوان نووسراوە هی کوردستانە بە قازانجی ئەوان نووسراوە دین بەشێکە لە دەوڵەت لە دادگا لە نووسین لە خوێندن مامۆسایەکی سەر بە ڕابیتە ئەتوانێت وە بەکردەوەی کەن بە بڵاوێکەنەوە ئەچەند مناڵان ڕیزەکەن و لە مەکتەب بنەڕەتیەکانە مناڵان فێری نوێژەکەن مناڵان فێری عەزابی قەبرەکەن مناڵان فێری ئەوەکەن کە حەج بکەن مناڵان فێری وەکەن کە چۆن پێشنوێژی بکەن نە کەسیش هەیە نە وەزارەتی ڕۆشنبیری پرسیارێکە کە بە هەر حەمە بەسم وایە لە تەلەڤیزۆنەکانیشان لەسەر هەر مەسەلەیە قسە بکرێ مەلایەکی تایە لەسەر هەر مەسەلەیە لەسەر جێندەر قسە بکرێ ئەی حاجی کاروانێکی تایە ینی فەرقی بینی تەلەسکۆپ و میکرۆسکۆپ ناکە
باشە ئەیەن بۆ سەر تەلەڤیزۆن لەسەر مەسەلەی دەرونی قسە بکە لەسەر کێشەی نەخۆشی دەرونی قسە بکە هەمیشە لە نێوەم کەناڵە تەلەڤیزۆنەوەی کە خۆیان مزگەوتەکان کەم مینبەر هەبێ 1000 مینبەر هەیە هەموو جومعە قسە ئەکە خۆیان تەلەڤیزۆنیان لێرە تەلەڤیزۆنەکانەوە قسە ئەکەن لە مەکتەبەکانە مەلاکان خەریکن قسە ئەکەن باشە هەموو بجگە لە پارە لە ئیمکانات هەموو شتێکیان هەیە بەڵام ناتوانن ببن بە بەدیل لەبەرەوەی جوابێکیان پێ نییە لەبەرەوەی لەگەڵ یەکێتی و پارتیە خۆیان یەک پاکێجن یەک شتن هەموو جارێک خۆمەلا عەلی ئەڵێ ئەگەر ئەم هەرومەرجە لە دەست بچێ ئەم فەزایی بڵێن چوارچێوەی هەرێمە لە دەست بچێ هەمومان لە دەست دەچی یعنی ئەوە نییە بزوتنەوەیەک بێت لە دەرەوەی ساحەکە ببێ بە بەدیلێک بڕێگە چارەیەکی دیاریکراوە نییە ئەمە نییە ئەمە بزوتنەوەی تالیبان نییە لە بەرامبەر ئەمریکایە جەنگێکی خوڵقاند بێ ناچاری ئەمریکا بکە بەوەی لەگەڵی دابنیشە دەسەڵاتەکەی باتە دەست ئەمە نییە ئەمە نین لە انتخاباتەکانە دەنگ ناهێنن ئەسرە نێو حکوومەتی بنکە فراوانەوە هیچیان پێ ناکرێ لە دەرەوەی حکوومەت دەبن هیچیان پێ ناکرێ یعنی یەکێتی و پارتی ئەگەر پارەیان نێنێ نان نییە بیخۆن خۆیان نەزانن بۆیە هەمیشە لەسەر ئاوازی ئەگەر ڕەخنەیەکیش لەم حکوومەتە بگرن بەڵام بڵێن دۆستی ئەم حکوومەتین دۆستی ئەم هەرێمەین ئێمە دۆژمن نین ئێمەمانەوێت چاکیکەین ئێمەمانەوێت ئەوە بکەین بۆ ئەمە پارە وەرەگرن بۆ ئەمە نانەخۆن بۆ ئەمە تەلەڤیزۆنیان هەیە ئەمەیە مەسەلەکە ناتوانن ببن بەشت زەمینەی نییە ببن بەشت لە کوردستانە ئەوانی چۆن ئەمانە لەوانەیە ئەتوانن تیرۆر بکەن تیرۆر پێویستی بەوە نیە تۆ زەمینەیەکی کۆمەڵایەتی هەبێ تیرۆر پێویستی بەوە نیە تۆ زەمینەیەکی کۆمەڵایەتی و بزوتنەوەیکی کۆمەڵایەتی بەهێز لە پشتی بێت کارێکی غیرە کۆمەڵایەتی ترسنۆکانەی پشتی پەردەیەکە ئەکرێت واتوانن ئەم کارانە بکەن دەنا ئەوەی کە بتوانن هێزێک بن کاریگەری لەسەر ڕەوتی ڕووداوەکان لە کۆمەلگەدادا بنێن نانە ئەوە نین بۆ ناتوانن ئەو کارە بکەن و بەبێ پشتیوانی یەکێتی و پارتی هیچ کارێکیان پێ ناکرێت بەڵام زۆر جار ئەم هێزانەی سەر بە ئیسلامی سیاسی و مەلاکانیان و هەڵسوڕاوانیان کاتێکە باز لە دەسەڵاتێکێتی و پارتیەکەن بە ئەلمانی ناویانە بن و بۆیە ئەیانەوێ خۆیان وەکو بەدیلی ئەم دەسەڵاتە نیشان بدەن ئەمان دەسەڵاتێکی ئەلمانین و ئیسلامی سیاسی ئەکرێ بەدیلی دەسەڵاتێکی ئیسلامی بێ لە بەرامبەر پارتی و یەکێتیە ئەم لە دوانە چەندێ ڕاستە پارتی و یەکێتی چەندێ ئەلمانین و ئەکرێ لە بەرامبەر ئەم دەسەڵاتی ئەوانە ئیسلامی سیاسی بێتە بەدیل زانیت چۆنە لەوانەیە یەکێتی و پارتی پیان خۆش بێ کە پیانەڵێن ئەلمانی لەبەرەوەی کردانی کەم بڵێ بە هەرحاڵ سنووری هەیە لە بینی یەکێتی و لە بینی بزوتنەوەی ئیسلامیە لە بینی یەکێتی و حیزبەکەی مەلاعەلیە لە بینی یەکێتی و یەکگرتووی ئیسلامیە لەوانەیە پیان خۆش بن پیان بڵێن ئەلمانی بەڵام ئەمە بە ئاگاهانە وتنە بە یەکێتی و پارتی کە بە حیزبێکی ئەلمانی لە کاتێکە یەکێتی و پارتی خۆیانەوەی دیعایان نییە ئەلفوبێ جاری ئەلمانی لە عێراقا وجودی نییە هەتا بەجوێری لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە تا پێش ئەوەی کە ڕەجەب تەیب ئەردۆغان و دەسەڵاتی ئیخوانی لە تورکیا بێن لە تورکیا وجودی هەبوو دەسەڵاتێک بۆ علمانی بۆ حکوومەتێک بۆ علمانی بوو بە هەرحاڵ هەموو ئەمانە بەڵام تا پێش ئەوە لە ڕۆژهەڵاتی بەغەیری تورکیا لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە شتی لەم بابەتە نییە ئەلفوبێ علمانیەت جیاکردنەوەی دینە لە دەوڵەت و بە بەدەستەوەکردنی چەمچی هاوڵاتیە یعنی ئەوەی کە ئینسانەکان لەسەر ئەساسی هاوڵاتی بوونیان بۆ کۆمەلگەیەکی دیاری کراوە سەربەخۆ لەوەی دینی هەیە نیەتی سەربەخۆ لەوەی کوردی قساکە عەرەبی قساکە سەربەخۆ لە هەر جۆرە ئینتیمایەکی دینی قەومی ڕەگەزی هاوڵاتی بەرابەر و یەکسانن لە بەرامبەر قانونە دین لە دەوڵەت جیایە دین لە قانون و قەزا و قانونی ئەحوالی شخصی جیایە ئایا ئەمە لە کوردستانە وجودی هەیە ئەخر خۆ کابرا ناکرێت کە چاکەت و پانتۆڵی لەبەرکردم بۆین باخێکی بەست و پێی بڵێ ئەمە کەسێکی علمانیە علمانی بزوتنەوەیکی دیاریکراوە ڕەتمێکی دیاریکراوی بۆرژواییە تۆ ناکرێت کە حەمە حاجی مەحموود حیزبەکەی ناوناوە ئەوە چاکەت و پانتۆڵێکی لەبەرکرد پێی بڵێ ئەمە ئۆڵف پاڵمەیە پێی بڵێ ئەمە جاک شیراکە پێی بڵێ ئەمە چزانم تۆنی بلێرە ئەوانم حیزبەکانیان دەبێ حیزبێکی لیبرال لە کوردستانە ببێ ئەو حیزبە لیبرالە دەبێت مێژوویەکی دیاریکراوی هەبێ بۆ ئەم مێژووە دەبێت دەیان و سەدان شخصیەتی جۆرا و جۆری هەبێ من ناڵێم شخصیەتی لیبرال نەفەری لیبرال کەسانێک کە لیبرال بیر بکەنەوە لە کوردستاندا نییە بەزەوەی کە حیزبێکی لیبرال هەبێ مێژوویەکی دیاریکراوی هەبێ شخصیاتی بەرجەستە و هێنابێتە مەیدان
وەجێگە ڕێگەیەکی لە ئابووری سەرمایهداری لە کۆمەڵگەی کوردستان و عێراق ببێ شتیوان لە کوردستانە نییە، لە عێراق شتیوان نییە. بۆیە فقط ئەوەیە یا ئاگاهانە یا نازانن بۆ ئەوانە بە لیبرال ناوە بەنەجینا تەماشای لەژێر دەسەڵاتی ئەوانە 1000 مزگەوت دروست دەکرێت. هەموو ڕۆژێک کەرامەت و شخصیەتی ژن ئەشکێنرێ، ئیهانە و سوکایەتی بە هونەر و بە مۆزی دەکرێت، ئیهانەت و سوکایەتی بە نیوەی کۆمەڵگەی کوردستان دەکرێت لە تەلەڤیزۆنەکانی خۆیانەوە قسە ئەکەن. دوێنێ ژۆم لێ بووە یونس ڕاویان هێناوە هێرشەکاتە سەر سەلەفیەکان، ئەڵێ جا ئەم تەلەڤیزۆنە ئەوە ئەم ڕۆژ ئەیەن بە سەلەفیەکان، وەکو سەلەفیەکان خۆیان تەلەڤیزۆنیان نەبێت، تەلەڤیزۆنیان هەیە، مزگەوتیان هەیە، ئیمکاناتیان هەیە، سەتەلایتیان هەیە، جەریدە و ڕۆژنامەیان هەیە و هەموو ڕۆژێکی تۆ خەریکی لەنێو قانونەکانتە پشتیوانی لەماکەی. ئەمە چ علمانیەتێکە بۆیە قسەیەکی فری و کارانەیە و هیچ فقط بۆی کە بەهانەیە بدۆزنەوە ئەوان علمانین. بۆیە کوردستانیان بەم ئاستەی ئێستا گەیانوە. ئەگەر ئێمە لەوێ بین نا کوردستان وای لێ نایە، بەڵێ ئێوەش لەوێ بوون حکوومەتی بنکەفراوانیشتان پێکێنە، گۆڕانیش و یەکگرتوش و حیزبەکەی مەلاعەلیش و هەر هەمیان ناویان نا حکوومەتی بنکەفراوان چوونە حکوومەت چێکی دەسەڵاتیان لە نێبینی خۆیانە بەش کرد، سەرۆت و سامانی کۆمەلگیان لە نێو خۆیانە بەش کرد چەندین ساڵ بەغێری فەشەل و شکست و نەهامەتی و کوێرەوەری و برسێتی بۆ خەڵکی کوردستان هیچ دەستکەوتێکی نەبوو. بۆیە خەڵک ڕقی لیانە، خەڵک خۆشی ناوێن، خەڵک دەنگیان پێ نادا، خەڵک نەفرە دەکات لیان. ئەوەیە مۆزوعەکە. بێگومانەگەر لە ڕوانگەی کادران و بەرپرسانی حیزبی و کۆمپانیاکان و بازرگانانی کوردستانەوە سەیری کابینەی نۆیەم بکەین، بەڕاستی کابینەیەک بووە لە خزمەتیاندا، کابینەیەک بووە کە توانیوێتی سەرمایەکانیان گەورە بکە، توانیوێتی کە کۆمپانیاکانیان قەڵەو بکە، توانیوێتی کە کادرەکانیان بکە بە ملیۆنێر، بەرپرسەکانیان بکە بە غوڵی گەورە گەورە. هەموو ئەوانە بۆیە ئەمانە حەقیان هەیە وەسفی ئەو حکوومەتە بکەن کە بە کردەوە حکوومەتی ئەوان بووە. بەڵام بۆ خەڵکی کوردستان ڕێک پێچەوانەی ئەمە دروستە. وەختێک ئەگەر بمانەوێت لە ڕوانگەی خەڵکی کوردستانەوە تەماشا و کابینەیە بکەین، دەبێت تەماشا کۆمەڵک کاری زۆر سەرەتایی بکەین، چکە هەر کابینەیەکی باش بەوە دەناسرێتەوە چ کارێکی کردووە بۆ خەڵک، چەند خزمەتگوزاریەکانی بردۆتە پێشەوە. لە خزمەتگوزاریەکانە بۆ کوردستان دیارە باز دەکەم، ئانا لە هیچ شوێنێکی دنیا باسی ئەو کارەبا نییە، بەڵام بەڕاستی بۆ کوردستان وەختێک باسی کابینەیەک دەکەی، ئەو کابینەیە چ وەڵامێکی بەو گرفتانە داوەتەوە کە خەڵکی کوردستان لەگەڵی ڕوبەڕووە، خەڵکە کرێکارەکەی، خەڵکە زەحمەتکێشەکەی، خەڵکە کارمەندەکەی، خەڵکە موچەخۆرەکەی. با تەماشا بکەین ئایا کێشەی ئەو حەل بووە؟ طبعاً حەل نەبووە، خەڵکە بێت سەرە بگرێ بووە. کێشەی ئاوەڕۆ حەل بووە لە هەولێرە؟ بێگومان حەل نەبووە. کێشەی کارەبا چارەسەر کراوە؟ نەخێر، کێشەی کارەبا وەکو خۆی ماوەتەوە و هەمیشە وایە کە تۆزێک گەرما زیادەکە دیسان کێشەی کارەبا قورستر و سەختتر دەبێ و پێچەوانەشەوە کە گەرمادادە دیسان بامان شێوە کێشە دروست دەبێت. بابزانین کێشەی سوتەمەنی چارەسەر کراوە؟ طبعاً چارەسەر نەکراوە، تا بە ئێستا دەگاوە خەریکە گەینەوە زستانێکی کە خەڵک نەیتوانیوە بە پارەیەکی یەکجار زۆریش لە نەوت و لە سوتەمەنی بارەمەند بێ بۆەوەی کە لانیکەم خۆی لە سەرمای زستان بپارێزێەوە تۆزێک ماڵەکانیان گەرم بێ، نەیتوانیوە بیکە. ئایا خوێندن و پەروەردە بەڕاستی لە مەیدانی خوێندن و پەروەردەدا بەرەو پێشچوونێک بووە؟ توانین ببینین کە نەخێر. بە خودی دانپیانانی کادرانی وەزارەتی پەروەردە و بەرپرسانی وەزارەتی پەروەردە و خەڵکی شارەزا لە بوارەکە خوێندن بەرەو داروخان ڕۆشتووە، پەروەردە بەرەو داروخان ڕۆشتووە، پاشەکشەی کردووە. هێشتا قوتابخانەکان سێدەوامی تێدا دەکرێت. هێستا زۆر زۆرێک لە بیناو شوێنەکان لە زۆر شوێنی کوردستان ئەسڵەن شایستەیەوە نیە قوتابی تیابێ. تۆتم ئەمە مەسەلی چکێتی ڕێگەوبانە با تەماشای بکەین. بەڕاستی ڕێگەوبانەکان باشتر بوون. ئێمە هەموو ڕۆژێ هەواڵی گیان دەرەزانی خەڵکێکی یەکجار زۆر دەبیستین کە لە میدیاکانی خۆیان بڵاو دەکرێتەوە بەهۆی خراپی ڕێگەوبانەکانەوە و بەهۆی ئەو ڕێگەیانەوە کە خەڵک ناوی ناون ڕێگەی مەرگ.
کەواتە تۆ لە زمینی خزمەتگوزاریەکانە لە هەر کامێک لەوانە تەماشای دەکەی مەسەلەی ئاوە، کارەبایە، سوتەمەنیە، خوێندن و پەروەردەیە، ڕێگەوبانە، هەموو ئەوانەیە تەماشارەکەی وەسەکە خراپتر بووە. بابێنە مەیدانی ئابووری. لە مەیدانی ژیانی ئابووری خەڵکدا تەماشاکە با تەماشاکەین ئایا هەلی کار زیادی کردووە، ئایا بێکاری کەم بۆتەوە، ئایا هەژاری بەرەو داکشان ڕۆشتووە. پێچەوانەی ئەوانە حەقیقەتەکەی بەداخەوە، حەقیقەتەکەی پێچەوانەی ئەمە ڕاستە. بێکاری زیاتری کردووە، هەلی کار کەمتر بۆتەوە، هەژاری زیاتر بووە، گرانی بازار بێداد دەکە. ئەمەش هەڵومەرج و ژیانی گوزەرانی خەڵک. بابێنە سەر مەیدانێکی کار. لە مەیدانی ئازادیەکاندا ئەم کابینەیە چی کردووە؟ لە سەرەتای هاتە سەرکاریەوە ئەو کابینەیە بوو بە کابینەیەک و ڕەمزێک بۆ سەرکوتی ئازادی سیاسی، بۆ سەرکوتی هەڵسوڕانی سیاسی و بوو بە ڕەمزێک بۆ دروستکردنی سیناریۆی جۆراوجۆر و تۆمەتیەنانی پاکەتی بۆ خەڵکێک کە ناڕازین بە دژی ئەم دەسەڵاتە. ئەنی خەڵک بۆ موچە هاتوتە سەر جادە گرتوویانە، تۆمەتی ئەوەیان داوەتە پاڵی کە ئاسایشی نیشتیمانی خستۆتە خەتەرەوە. خەڵکێ گیراوە، دەیان کەس بەتابەتی گیراوەکانی بادینان کە بوو بە یەکێک لە کەیسانەی کە لە ئاسی دنیادا دەنگدانەوەی یەکجار گەورەیە بوو. تەنانەت سەرۆکی حکومت کە سەرۆکی کابینەکەیە پێش دادگا کەوت ئەمانە تۆمەتبارن، پێش ئەوەی دادگا بڕیارێکی دابێت. بۆیە چەند جار کەیسیان بۆ زیاترا، سیناریۆیان بۆ زیاترا، شەخسیەتیان شکێندرا، توانای معنەویان ورد کرا و لە هەموو بارێکەوە دیسان ئەم کابینەیە لە مەیدانی ئەمنیدا لە مەیدانی ئازادیەکاندا نمونەی یەکێک لەو کابینانە بوو کە سەرکوتکەرترین کابینەی نێو کابینەکانی حکوومەتی هەرێم بووە لە 30 ساڵی ڕابردوودا، یعنی لە مەیدانی ئەمەشدا کردوێتی. لە مەیدانی بەرینکردنەوەی بڕێچکەی لە ئازادیەکان چی لە هیچ مەیدانێکدا ئەمانەی نەکردو. تۆ تەماشا بکە لە ژێر سای ئەم دەسەڵاتەدا هەموو ڕۆژێ گوێمان لە دەنگی فتوای جۆرا و جۆرە، گوێمان لە بڕیاری جۆرا و جۆرە، گوێمان لە بڕیارەکانی وەزارەتی ئەوقافە، چاومان لە دەرگا ئاواڵەکردنە بۆ ڕەوت و هێزە کۆنەپەرستە ئیسلامیەکان کە بە کەیفی خۆیان لە کوردستاندا لەگەڵ کۆمەڵێک بانخواست بە کەیفی خۆیان تەراتێن دەکەن لە کوردستاندا. طبعاً هەموو ئەمەش بۆچیە بۆ هێرشە بۆ سەر ئازادیەکان و بۆ سەر مافە فەردیەکان و بۆ سەر مافی تاک لە کۆمەڵگادا باشکرام کارانە دەکەن و ئەمەش ئەم کابینەیەش بێدەنگەی هەڵبژاردوتەنان لە ئاخیری دەسەڵاتی و کابینەدا مانجی ڕابردوو بوو لە 22 مانجی ڕابردوو بوو کە خوانازە چەمچەماڵ تیرۆر دەکرێت کە پێشتر دیارە فتووەکانی دیارە بانگەشەکانی دیارە دەکرێت. ئەمەش مەیدانێکیکە. با بێنە سەر مەیدانێکی کە وتیان ئێمە کوردستان بەهێز دەکەین. لە ساڵی ڕابردوودا دەسەڵاتی سیاسی هەرێم و کوردستان ڕۆژ بە ڕۆژ لە بەرامبەر بەغدادا بەرە و لاوازی ڕۆشتووە، کەیسە گرنگەکانی لەرز دەرهاتووە تا هاتووە هێواش نەک ئەوانی بەرزساتوە خودی ئەو دەسەڵاتە ناچار بووە خۆی بچەمێنێتەوە و خۆی ڕادستی بەغدا بکە و خۆی بۆ سیاسەتانە بقبلێنەکە لەوێ هەیە. تەنانەت خۆیان باسەوە دەکەن کە خەریکە تەعیبی ژەستی پێکردوێتەوە. یعنی تۆ ئەگەر لە نێو خۆدا مەسەلەی خزمەتگوزاریەکان و مەسەلەی ئازادیەکان و مافە فەردی و مەدەنیەکان و بێکاری و ژاری و گرانی گۆشەیەکی بوو، ئەوە لایەنێکی کەشی ئەوەیە کە لە بەرامبەر بە لە ململانشیدا لەگەڵ بەغدادا پاشەکشێکی گەورەی کردووە. پاشەکشێکی گەورەی کردووە مەلەفی نەوتی لە مەلەفی نەوتەوە بیگرە تا مەلەفی فڕۆکە خانەکان تا مەسایلی ئەمنی حدودەکان و تا دوای پاشەکشەی کردووە ناچار بووە ئێستا هەموو هەوڵێکی ئەوەیە کە خۆی بگونجێنێ و لە باشترین حاڵەتیشدا ڕێگەی بدەن موچەیەک کە لە بەغداوە دێ ئەوان لە کوردستاندا وەکو ئەمین سندوقێک یا وەکو دەڵاڵێک دابەشی بکەن. ئێستا هێشتا بۆ بە لەسەر مەژگارە کێشە هەیە. ئەمە لەسەر ئەمە لە پەیوەند بە وڵاتەکانی ناوچەکەەوە تەماشای کە موقعیەتیان لاوااسترە. هەموو کەس دەزانێت کە ئێستا موقعیەتی حکوومەتی هەرێم لە پەیوەند بە تورکیاوە، لە پەیوەند بە ئێرانەوە، لە پەیوەند بە کۆمەلگای نێودەوڵەتیەوە، لە پەیوەند بە ناوەندی نێودەوڵەتەکانەوە بەرەو لاوااستر ڕۆشتووە. ئەمەش لەوە یعنی ئەوەش ئەو ئیدعایەش کە دەیان کرد و کابینەکەی لەسەر پێکات کە گوایە کوردستانێکی بەهێز دروست دەکەن بە پێچەوانەوە ئەوەی کە تا ڕادەیەکی یەکجار زۆر لەو بەنی دانیشتدا پاشەکشەی کردەوە ئێستا جێگەورەگەکەی بەرەو لاوازی ڕۆشتووە تا دەگەڕێتەوە تەنانەت بە خودی نێوخۆی ئەو دۆزۆنەی ئەو دووزوونەی کە حکوومەت قەرارە حکوومەتی ئەو دۆزوونە بێ. تەماشای کە پەیوەندی نێوان زۆنەکان قڵشتی نێوان زوونەکان قوڵتر بۆتەوە. ئێستا زۆر ئەم دەورانەیە لەو لە کابینەی نۆیەمدا قڵشتی یاسوزانم ئەوەی کە دێگەڵە وەکو سنوورێک دیاری دەکرا زۆر گەورەتر بووتەوە.
لێکدابرانێکی یەکجار گەورەتر لە مابینی زۆنی سەوز و زەردا ڕوویداوە. ململانیەکانی خودی نێو خانەوادەی بورژوازی کورد بە یەکجاری لە بین چووە. یعنی یەکە جارانی یەکێتی و پارتی کۆبوونەوەیان دەکرد و بانگەوازی خەڵکیان دەکرد کە کۆبوونەوەکەمان سەرکەوتوو بۆ باسی کۆمەڵک کەیس و دۆسیەمان کردووە لە پەیوەند بە خەڵکی کوردستان و چیوتی. ئێستا کۆبوونەوە هیچ کۆبوونەوەیەکیان بەشی 24 ساعت ناکات. کۆبوونەوەکانیان بە هەڕەشە دەست پێ دەکا کە کۆتایی پێدەدیسان هەڕەشە دووبارە دەبێتەوە. یعنی هەتا لەنێو خۆشیدا ئەمە حاڵیەتی. یعنی تۆ لە هەر گۆشەیەکەوە ئینسانی بنیادەمێکی واقعی بە ویژدان ئەگەر بە نرخی ڕۆژنان نەخوا لە هەر گۆشەیەکەوە تەماشا کارنامەی کابینی نوێمی حکوومەتی هەرێمی کوردستان کە دەبینێ یەکێکە لە شکست خواردنین کابینەکان و یەکێکە لەو کابینانەی لە یەک کاتدا کابینەی برسیکردن، کابینەی سەرکوت، کابینەی کۆنەپەرستی، کابینەی بێمافکردن و کابینەی نائەمنی ئەم کابینەی بەوانە دەناسرێتەوە و لە هیچ گۆشەیەکدا هیچ کەسێک ناتوانێ پەنجە ڕابکێشێ بۆ یەک کار کە ئەم دەسەڵاتە یا ئەم کابینەیە توانی بێتی کردبێتی. بۆ ئەم کابینەوە کۆم کابینەکانێکی پێش خۆی کابینەیەکی شکست خواردوو بوو، بەڵام لە هەرە شکست خواردوەکەیان من پێم وایە لە هەرە شکست خواردووترین کابینەیان ئەم کابینەی نوێم بوو کە یەکێتی و پارتی و گۆڕان پێکەوە پێچیان هێنا کە ئەمەیەکە ئێستا دۆخەکەی دەبینین و خۆیان بە اعترافی خۆیان هەمویان باز دەکەن کە قەوارەی هەرێمی کوردستان لە ژێر هەڕەشەدایە. ئێوە یان حیزبی کۆمونیستی کرێکاری کوردستان چی ڕێگە چارێکە خاتە بەردەم جەماوەری خەڵکی کرێکار و زەحمەتکێشی ناڕازی لە ڕێی کوردستاندا؟ بەڵێ ئەگەر لە پرسیارەکەی پێشوو دیقەت بین ئەو کێشانە بینە بەرچاوی خۆمان کە خەڵکی کوردستان ڕاستە ڕوبەڕووی دەسەڵاتێکی سەرکوتگەری دز و تاڵانچی کە یەکێتی پارتی گۆڕان لەسەر سیاوەستاون بەرەو ڕووە و ناڕەزایەتەکان ڕوو بە دەسەڵاتی ئەوە بەمعنایەوەیە ئەم دەسەڵاتی ئێستا پارێزەری سیستەمێکە. ئەم سیستەمە چییە؟ وەکو باسم کرد ئەمە سەرمایەداریەکە کە کۆمەلگا چینایەتیە و اقتصاد بەدەست جەماعەتێکی سەرمایەدار و ئەوەی کە مقدراتی اقتصاد و داهاتی کۆمەلگایان بەدەستەوە گرتووە. خەڵک هەموو ێزانێ کە ئەوانە ڕۆژ بە ڕۆژ ئەڵەن قەیرانی دارایی هەیە، بەڵام خۆیان کۆمپانیەکانیان هەتا بێباج و خەراج و تاڵانچێتیەکە نەو دەفرۆشن، پارە لە دەوڵەتان وەرەگرن، پشتیوانی دەوڵەتانی کۆنەپەرستی ئێران و تورکیا و سعودیە و عێراق وەمانە ڕاکێشن. ئەم سیستەمە کە ناوێنەوە دیموکراسی پەرلەمانی، یعنی ئەو سیستەمەی کە فرژنی بەڕسمی ناسیوە، یعنی ئەوەی کە شیروانشیروانیەک لەسەر بیرروڕای جیاواز زیندانی بکرێ، ئەوەی سەردەشتمانی قساکە تیرۆر کرێ، مامۆسایەکە لە شقامە داوای داخوازیەکە بە شەق لێ بدرێ، ژنێک کە ڕوبەڕووی کێشا بێتەوە بکوژرێ و یا ناچار کرێ بە خۆسووتاندن و خۆکوژی. ئەم سیستەمە ئەبێ هەڵوەشێتەوە. بۆ معنایە خەبات لە ژی یەکێتی و پارتی خەباتێکە بۆ هەڵوەشانەوەی ئەم سیستەمە. ڕێگا چارەژەوەی ئەبێ شۆڕشێ بەرپا بکرێ، ئەبێ شۆڕشێ بەرپا کرێ کە نەک هەر یەکێتی و پارتی دەسەڵاتیان کۆتا بکرێ، بەڵکو ئیرادەی بەڕێوەبردننی کۆمەلگا بگەڕێتەوە بۆ دەست خەڵک. یعنی خەڵک نوێنەرانی خەڵکی کرێکار و زەحمەتکێش، سیستەمی شوراکان، ئەنجومەنەکان، یەکێتی و ڕێکخراوە جەماوەریەکان ئەمانە بە ڕێگایکی ئازادانە دەسەڵاتێک دامەزرێنێ کە خەڵک خۆی هەمتیایە قانوندانەر بێ و هەمتیایە بەڕێوەبەر بێ و هیچ ئیمتیازێ بۆ پێرسونەڵ و کارمەندەکانی حکوومەت بۆ وەزیر و وەزارەتخانەکان زیاتر نەبێت لە کرێکارێکی کارمەند. و ئەو داهاتەی کە هەیە لەسەر بنەمای دابینکردنی پێداویستی ڕۆژانەی خەڵک کە ژیانێکی مڕەفە و شایستە و مۆدێرنی ئینسانی پێگەێنێ دابین بکە. قانون و یاسا لە کۆمەلگایە ئەبێ مافی هاوڵاتیانی یەکسان بۆ هەمویان بەڕسمی بناسیێنێ. ئەمنیەت و سەلامەتی ئەبێ لەلایەن نوێنەرانی خەڵک خۆیانەوە لەلایەن هێزی ڕێکخراوی جەماوەری فێرکرا و ڕاهێنراو بە بنەما ئینسانیەکان و بە پاراستنی ئازادی و خۆشگوزەرانی ڕابهێنرێت تا بتوانێت ژیانێکی سەلامەت بۆ هەمویان بێ. مەبەستمەوەی لە سیستەمیکی ئاوادا ئەواکرێ. ڕێگا چارەوەیە کە ئەم شۆڕشە بەرپا بکرێ و ئەم خەباتە بەڕێخرێ. بەڵام ئەمە چۆن لە چ ڕێگایەکەوە؟ تەبعاً لە کوردستانە لەگەڵ تا هاتووە ئەم دەسەڵاتە گەندەڵە و
تاڵان چییە ماهیەتی خۆی دەرکەوتووە خەڵکیش ناڕازی بووە ئێمە کۆمونیستەکان لە ساڵانی ڕاپەڕینانەوەتەکانە باسمانەکە کە ناسۆنیزمی کورد ئەحزابی بورژوازی و چینەداراکانن هەر قسێکەکەن درۆکەن خەڵکە لە خەڵەتێنن ئەوان ناتوانن ژیانێکی خۆش بژەی دابینکەن هیچ پێشڕەویی کۆمەڵایەتیان نییە دەستیان تێکەڵە لەگەڵ دین سەرکوتگەرن ئەکوژن تاڵانچی و قۆرخکاری بازارن خەڵک وای ناوت بێمە ئەمانە یا پیاوی باسن یا ئاژاوەجێڕن بەڵام ئێستاوان نییە لە بەتایبەتی لە 2000وانە خەڵک تاتوە ناڕزایەتەکانی خۆی بەرامبەر بەم دەسەڵاتە تون کردوێتەوە ئێستا ئەم بینین مەسەر ڕۆژ نییە لە مەسائلی ژیان گوزەران لەسەر ئازادیەکان لەسەر مەسلەی ئاو کارەبا لەسەر خزمەت گوزاریەکان لەسەر موچە لەسەر دەرماڵە بەشە جۆرەکانی خەڵک ناڕازیە کەوایە جوڵانەوەی ناڕزایەتی خەڵک کە لە ڕابردووە بەتایبەتی لە حەڤەی شوباتەوە بۆ دواوە ئێمە ئەبینین کە خەڵک ئەم ئەحزابانەی خستە تابوتەوە یعنی بڕۆبڕۆی لەم حکوومەتە کردووە ئەم ناڕزایەتیە ئەبێ سەراسەری کرێتەوە ئەبێ ئاسۆیەکی شۆڕژێرانە بۆ ئاڵوگۆڕی شۆڕژێرانە بۆی خەڵک بگاتە شوێنێ ئەم دەسەڵاتە وەلا بنێ و بڕیار لەسەر نەوعی ئەو سیستەمەی کە ئەکسێرێتی کۆمەلگایەوێ پێی بگات بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی ناڕزایەتی کۆکردنەوەی ناڕزایەتەکانی خەڵک لە ڕێکخراوێکی سیاسی سەراسەری شۆڕژێرانەدا کە هەنگاو بە هەنگاو تەوازنی هێز لەبینی خەڵک و دەسەڵاتە بە قازانجی وەلانانی ئەم دەسەڵاتە و ئیرادەگرتن بۆ بەڕێوەبردنی کۆمەلگا بێنێتە پێشەوە ئەمە ئەو ڕێگایە کە دیارە تەفاسیلی تایە و لە پێشیشەوە ئەو ئەرچی ڕابەران و هەڵسوڕاوانی ئەم بزوتنەوە و ناڕزایەتی بەشەکانی خەڵکە کە لە دەوری پلتفۆرمێکی داخوازەکان لە خۆناغی یەکەمە کۆ ببنەوە و ئەو تاکیک و ڕێوشێنانە بگرێنە بەر کە ئەتوانێت فشارەکان لەسەر دەسەڵات تون کاتەوە و هێزی جەماوەری هەنگاو بە هەنگاو بێنێتە مەیدانەوە ڕێکخراویان کە و ئیرادەی کۆمەلگا بەدەستەوە بگرێ هەر ئێستا مەسەن ئەگە ئیمکانی ئەوەیە کە خەستەخانەکان قوتابخانەکان لە دەسەڵات دەربێ سەرچاوەکانی تەوزیعی ئاو کارەبا ئەو شوێنانەی داهاتی گومرگ و کۆکردنەوەی باجی حکوومەت و ئەمانەی بخرێتە دەست خەڵکەوە هەر ئێستا ئەکرێت زۆر بکرێتە خۆڕایی داوای خۆڕاییکردنی سوتەمەنی خوێندن تەندروستی کوردستان ئیمکاناتی تیا هەیە توانرێ لە هەر گەڕچێکە یادەیەکی هەبێ و خەڵک بە خۆڕایی تیمارکە عیلاج بدا ئەتوانرێ هەزاران و سەدان قوتابخانەی زیاب بکرێتەوەنێ بە خۆڕایی خەڵک مناڵەکانی بنێتە بەرخوێندن ئەکرێ و ئەتوانرێ نرخی نان و ئارد و هاتوچۆ هەرزان کرێ تۆ مەسا توانرێ حتا نەوت لە دەستی ئەم حکوومەتە دەرکێشرێ نوێرانی خەڵک خۆی لە بازارکردنی لە تەوزیعی داهاتەکە دەور بجێڕێ بەڵام ئەمە هەمووی ڕەتی بۆ هەیە کە ڕابەرانی ئێعترازەکان دەستخەنە ناو دەستیەکەوە بتوانن ئەم ناڕزایەتیانە یەک سەرە و یەک سەراسەریکەنەوە لە دەوری داخوازی سەتایی وردە وردە بردنە پێشەوەی بەرزکردنەوەی سەدی داخوازیەکان تا ئەو ئاستەی توانای ئەوە بێ ڕۆژێک لە هاتنە مەیدانێکی سەراسەریە بتوانێت ئەم دەسەڵاتەیەک لاکاتەوە و هاوکاتیش پێ بە پێ ئەوەی کە خەڵک دێتە مەیدانەوە گەڕەکەکان کارگەکان شارەوانیەکان بەڕێوەبەرەتەکان بەدەسەوە بگرێت بە بڕای من ئەمە ڕێگاکەیەتی موچە دوا کەوتووە دوو مانگە نەدراوە چی کاریگەریەکی لەسەر ژیان و گوزەرانی فەرمانبەران و کۆمەڵگای کوردستان خەڵکی بە گشتی داناوە موچە دوو مانگ دوا نەکەوتووە موچەرەم ساڵ لە مانگی لە 2022 کە ئەخیری 2022 مانگی 12 موچە نەیراوە بە خەڵک موچە بە چەنەها ملیۆن هەر کەسە لە لای دەوڵەت هەیەی موچە لە مانگی پێنجەوە تاوەکو ئەمڕۆ یەک جاریراوە یعنی وەکو ئەوەی لێ هاتووە کە جاران چۆن کارەباکە بۆ سەعاتێ هەبوو نەبوو ئەو کارەباکە هاتەوە کارەباکە بڕا ئێستا موچە ژوای لێ هاتووە یعنی بە شێوەیەک موچیان ئالۆز کردووە بەبوونی ئەو هەموو پارەیە بۆ شێوەیەک ئالۆزیان کردووە ژیانی خەڵکیان سەخت کردووە موچە مانای ژیانی فەرمانبەر نییە موچە لەم وڵاتی ئێمەیە لەم وڵاتی ئێمەیە موچە خۆری حکومی یعنی کاربەرێکەری ژیانی کاسبکار ژیانی هەمووی باقیەکەی کە تۆ ئەڵەی موچە نییە مەبەستێ ئەوە نییە کە هەر فەرمانبەر موچە وەرناگرێ مەبەستێ ئەوەیە
کە تەواوی بازار ئەمرێت ینی دەمی هەر کەسێگەکەیتەوە دەمی خەیاتێگەکەیتەوە دەمی وشکە فرۆشێگەکەیتەوە دەمی هەر کەسەوە حاصل ناکرێگێک هەموو شتێ بڵین هەر هەمووی هەیداد و بێدادێتی هەمووی بە خۆڕایی دوکانەکاتەوانێ مەگەرەوەی کە سەوزەیە و ئەوەی کە هەرزانە و ئەوەی کە خەڵکێک قەرزی بۆکە ئەیکڕێت و مەجبورە خۆژیانە هەرە بێ بڕوا بە قەرز بێ و بە هەر شێوەیە بێ نەبوونی موچە تەسیرە کاتە سەر جونگەی یەکی جونگەی ژیانی خەڵک ئەمڕۆ سیرکە ئەوەنەی لە شاری سلێمانیە نەخۆشی قورس هەیە نەخۆشی درێژخایان هەیە هیچ وەختی ئەوە نەبووە هەر دەرزێکی ئەم نەخۆشیانە بە کۆڵێ پارەیە دەرمانەکانی زۆر زۆر گرانە هەر مجرد کاچی بۆ لای دکتۆر و سەری لە دکتۆری پارێکی زۆر زۆرەکەوێ یعنی مەبەست مهم حکوومەتە حسابی بۆ هیچ شتێ نەکردووە حسابی بۆ ئەوە نەکردو ئاوەکە و پیسە حساب بۆ ئەوە ناکە خەڵک نەخۆشە حساب بۆ ئەوە ناکە کە لایە سێ بەشی خەڵک موچە خۆرە یعنی ئەوێ بە هەموو شێوەیە شانی خۆی لە مەسئولێتی خەڵک بەتاڵ کاتەوانێ ئێستا دائنیشێ نازانم چۆن ئەتوانێت بە چڕێکەوە ئەم قسەیەکە ئەڵێ تا ئێمە نەوتمانە نرد موچە بە مەزبوطیرە نابێ گوڵ یعنی ئەتوانم گرنتی بم لەوەتەی ئەمانە لە دوای 2023ەوە کە موچە ئاوا کەوتە کێشمەکێش و لە دوای داعشەوە لە دوای 2013ەوە تەنها 2016 بوو وابزانم 2016 ساڵەکە بە کامیلی عێراق وعدی یا معاشەکەی نردووە ئیتر هیچ مانگێک نێ هیچ ساڵێ نێم حکوومەتە ڕسوایە ئەم حکوومەتە هیچ لە بارانە بووە هەتا ئێستا یەک ساڵ نەبووە خەڵک مانگانە معاشەکەی خۆی بە مەزبوطی وەرگێت و بە دڵێکی خۆشەوە لەسەری مانگەوە بڵێ منەوە ئەم مانگە معاشەکەم وەرەگرم و شەرمەزاری بەردەمی بناڵەکانی نابێت اینجا یەکێ لە کێشەکانی تری ئەم کوردستانە من کاڵم کوردستان واتە مشارەکانی چونکە مە شتێکی تازێ و چەند ساڵێکە ئەم قوتابخانەی تایبەت هاتووە زانکۆی تایبەت هاتووە خەڵک لە دەمی خۆی گرێتەوە ئەوە نییە سەگەرێکی گوێی لە من بیا بڵێ اینجا بۆ مناڵەکەی نێرێتە تایبەت خەڵک معاشێکی هەیە کاسبێکی هەیە لە دەمی خۆی گرێتەوە ئەڵێ و کۆمە مەکتەبە حکوومیەکان ڕۆژێ مەکتەب هەیە و ڕۆژێ معاش هەیە و ڕۆژێ معاش نییە مامە لە دەمی خۆمی بگرمەوە دایک و باوکەکە ئەگەر فەرمانبەر بن ئەگەر کاسب بن خۆشە شەر نێ فەرمانبەر بێ و پارەی هەبێ و بتوانێت قوتێکی هەبێ خەیاتە ئێستا ئەنۆ عاشقال کۆمپانیا هەیە و ئیشی تر هەیە کاسبێکە بۆ چێتی کاسبێکە دایک و باوک خێر بۆ ئەوەیەکە پێداویستی مناڵەکانی و ماڵەکەی پڕکاتەوانێت مناڵی خسۆتە ڕۆزەی تایبەت خاتە ئەم حەزانەی تایبەت خاتە مەکتەبی تایبەت دەخاتە زانکۆی تایبەت پارێکی زۆر زۆریە بێ باشە نابێ حکوومەت بڵێ ئێستا ئەم ساڵ ئەم دایک و باوکانە ئەم مەکتەبانەکە هەمووی هی خۆیانە هەر مەکتەبە تایبەتەکان و زانکۆکان و هەمووی سەر بەدەسەڵاتە ناڵێ ئەم ساڵ چۆن دایک و باوک مناڵەکانیان ئەنێرنەوە بۆ مەکتەبەکە ئایا هەمویان نەتوانن پارێ و مەکتەبانە بن کە کولی مەکتەبێکی هەمومان ئەزانین کەس و کارمان لەو مەکتەبانێ کولی مناڵێ کولی تەلەبێ کەمەکەی لەوانێ 1,500,000 دینار و 2 ملیۆن بێ ئەی نابیزانین بەچی ئێرێ ئەنابێ حکوومەتە خەمساردا ئەم حکوومەتە خەمساردە بیر لە یەک جونگەی ژیانی خەڵک بکاتەوانێ هەمومانی وا لێ کردووە ئەچیتە دایرە عەسەبیت ئەچیتە ماڵەوە بێتاقەتی هەمووی کە ئابە لێ یاوە هەمووی وەرە ڕۆژانە ناوێری فەیسبوکەکە و بکەیتەوانێ ئەم هەموو خەڵکە گەنجە جوانە هەمووی جاڵدەلی یاوە هیچ چییە هی ئەو هەموو سترێسەیە هی ئەو هەموو خەبەرە ناخۆشەیە باشە دڵی خەڵکیان خۆش کرد وتیان پاشەکەوتی موچایرێتەوە خەڵک هەمووی شاگەشکە بوو لە خۆشیە هەمووی ئەو گڵۆپێکە و کارەباکەی واتێکەی زێ کردووە ئەو نەڕەنگ و ڕووی خەڵک گەشا بۆ ئەمەنیان خەڵک برسی کردووە لە ساڵی لەنەوە یەکەوە خەڵک برسیەکان هەتا ئێستا یعنی ئەمان بە ملیار دیناریان هەیە لە بانقەکانی دەرەوە بۆ کەیان هەڵگرتەوە بە نایهێننەوە خەڵک هەروە ناوەستێ
کاتێ حکوومەتێک پاشەکشە دەکات لە پێشکەوتن کەرتی تەندروستی دەبێتە قوربانی و پشکی گەورەی بەردەکەوێت لەو قوربانیەدا کە ئەمەش لێکەوتێکی ترسناک بۆ دانیشتوانەکەی بە دوای خۆی دادێنێت. کە ئەچتە نەخۆشخانەکان پێشوازی هەیە دکتۆریش ئەتبینێ بەڵام ئایا چارەسەری پێویست دەرمانی پێویست خزمەت گوزاری پێویست لە خەسەخانەکان ئەوکو پێویست هەیە نەخێر چونکو هەموو شتێک بۆ نمونە دکتۆر دەرمانەکان بۆن عیلاجەکەت بۆ نووسێ ئەچیت سەی لە لەم دەرمانەمان نییە تۆش ناچارە بیت چی لە دەرەوە بیکڕی لە دەریشۆ نازانی چی بکڕیت ئەمە ئەردەنیە ئەمە تورکیە ئەمە ئێرانیە ئەمە عێراقیە ئەمە سلێمانیە ئەمە ئەڵمانیە هەرێکی ئەمە سعرێکی جیاواز کەسیش نازانێ فەرقەکە لە چیایە و کامیان باش و کامیان خراپە کەس نازانێ چی بکە ینی سەرماندە شێواوە بەڕاستی دەرمان بەپارەیە خەسەخانە بەپارەیە سەمن بۆ خۆم لە خەسەخانەیەکی ئەهلیە عیلاج کرام یعنی مدەی عیلاجکردنەکەم 42 میلیۆن دینار بوو 42 میلیۆن دینار من هەموو شتێکم بۆ فرۆشت هێشتا بە هاوکاری خەڵکیشەوە ینی بەڕاستی نازانی خەڵک ناچارەکەن کە هەموو شتێ بکات ناچارەکەن کە گورچی لێ خۆی بفرۆشێ ناچارەکەن سایرە بفرۆشێ خانوو بفرۆشێ. نەبوونی خزمەت گوزاریەکان و پێنەدانی موچە لەلایەن حکوومەتەوە هۆکارێکە بۆ پاکخستنی کەرتی تەندروستی و کەم تەرخەمی کارمەندەکانی تەندروستی. من لە 15 ڕۆژ پێش ئێستا کە تووشی ڕووداوەکە بووم هەسامە خوێنێکی زۆرم لێ ئەڕۆی تەلەفۆنمان بۆ ئیسعاف کرد ئیسعافەکە زۆر درەنگەیشتە لای من ئەی بە وەنی ڕێگاوبان و قەربان بۆ زۆر درەنگەیشتە لای من مەجبوریمی بە تەکسی بڕۆین بۆ خەستەخانەکە گەشتینە خەستەخانەکە سەرەتا بەباشی هاتن بەدەمەوە تر چەند شوێنێکی دەستنین بۆن منە ئەمانم کە خوێنی زۆر لێ ئەڕۆی چارەسەریان کرد بەڵام چارەسەرێکی سەرەدایی چەند شوێنی کەش پێویستیە کرد کە خوێنەکەی بگیرسێنەوە بەڵام دوای وازیان لێنای بۆ 2-3 سەعاتێک باوکم تۆزت بڵێ هات و ڕابێت کە نایان بەدەمتەوە توتی ئەرێکاکە چی لەم کوڕە بکەین چی لێ بکەین دیان کاکە ئەوەی کە بۆشمان کردووی لەبەر خوا کردومان ئێمە 3 مانگە معاشمان وەرنەگرتووە هەموو یەگەڕێتەوە بۆی کە معاش وەرناگرن معاشەکەیان باش نییە یعنی ناشتوانی بڵێ خەتایان و ناشتوانی بڵێ کە نابێ بیکەن جارجار ئەومان هەر تووشە بێ بە تایبەتی لەم ماوەیە تۆزێک کەمبوونەوە بووە لە ڕێژەی باڵێن ئەو دەرمانانەی کە بۆ تەدایی بەکارێ بەڵام پشت بە خێرخواز پشت بەوانەی کەوە وەکوڵێ دەستێکیان بە هەموو بەشی تەندروستیەوەیە لە هەموو بوارەکانە و لە لای ئێمەش بە هەمان شێوە توانیمانە ئەو خزمەتە هەر بەردەوام بێ و ئەو پێداویستیانە بەردەوام بێ لەم نەخۆشخانەیە خزمەتێکی باشی نەخۆشەکرێت زۆر باش. کارمەندانی تەندروستی دەڵێن حکوومەت نەک کێشەکان چارەسەر ناکات بەڵکو کەلینی زیاتر دروست دەکات بۆ کەرتی تەندروستی. حکوومەت هەوڵی ناوە کێشەکان چارەسەر کات حکوومەت هەوڵەدا پەچی کەرتی گشتی بخات لەبەر ئەوەی دوو ڕێگا لەبەر دوو هۆکار هەیە هۆکارێکیان ئەوەیە کە بەرپرسانی باڵا هەموو کەسێک ئەزانێ لەم هەرێمە دەست بە سەراگرتن و قورخکردنی هەموو داهات و سەروەت و خزمەت گوزاریەکان لە دەستی دوو حیزبایە و دەستی بەرپرسە باڵاکانەیە بەرپرسە باڵاکان بەرژەوەندەکانیان لەوایە کە خزمەت گوزاری تەندروستی لەگەڵ پەروەردا پەچی بخرێ لەبەر ئەوەی لە کەرتی گشتیە کەرتێکی بێبەرهەمە بۆ ئەوان باشە ئەرچیان لەسەر دروستەکات هەر بۆیە ناپرسن لە کەرتی تەندروستی ناپرسن لە کەرتی پەروەردە لە تەندروستیە ئەگەر ئەوان دێن پەشی کەرتی گشتی ئەخەن بۆ ئەوی خەڵک ڕووکاتە کەرتی تایبەتیش هی خۆیانە و شەریکەکانیانە کۆمپانیەکانی دەرمانە بازرگانی دەرمان و بازرگانیە بە تەندروستی خەڵکەوە. حکوومەتی هەرێمی کوردستان دەرمان و پێداویستی وەک پێویست دابین ناکات وە نەخۆشخانەکان ئەمەش وای کردووە هاوڵاتیان ڕوو لە نەخۆشخانە تایبەتەکان بکەن دەیانەوێت کەرتی تەندروستی بە تایبەت بکەن و کەرتی گشتی لاواز بکەن لە پێناو بەش ژەوەندیە تایبەتەکانیان. میران دلێر پێشەنگ تیڤی سلێمانی.